ئەوەی کە من بیرم چوو مامۆستا بیری خستم مامۆستای بەڕێز و خۆشەویست زۆرێک لە خانمە شاعیران و هونەرمەندان بە تایبەتی خوشی بەڕێز نەرمین ڕەزاکە لێرە ئەمڕۆ و زۆرێک لە گۆرانی بێژە خانمەکان کەمە یەکەم جار بەو خانمانە بچنە ناو قاوەخانە یان چایخانە یان کافتریا کە بەڕاستی ئەمە کارێکی نوێ بوو بوێری و ئازایەتی ئەو خانمانە بوو کە شان بەشانی براکانیان خزمەتی کللتوریان کرد و سپاسیان دەکەم. ئێستا کاتی پێشکەشکردنی چەند خەڵاتێکی تایبەتە بە چەند کەسایەتیەکی خۆشەویست بە چەند ناوەندێکی ڕاگەاندن کە بەڕاستی زۆر ڕۆڵیان هەبووە لە سەرکەوتنی کارەکانی ئەمەیە و دوا بەدوایەوە ئاهەنگەمان هەر بەردەوامە بێت. دوا بەدوای گوێبیستی گۆرانیی برای بەڕێز و خۆشەویست دوای ڕێزێنانەکە کاک زای جەلال و هەروها کاک ئازادی مەحموودفەرمی بین کە مەقامی سەفەری سلێمانی ڕەسەنمان بۆڵێت. سەرەتا داوا لە بەڕێز کاک بابەکە دڕێکین کە فەرمی بۆ سەر شانەوە بۆ وەرگرتنی خەڵاتێکی تایبەتی کافتریاکەمان کە بەڕاستی بەبێ جیاوازی بیرروڕا بەبێ هیچ ئەو شتانی کە هەبوو پێشتر ئەو برا بە ڕێزەمان زۆر پشتیوان بووە و هەچ کاتێک ئێمە تەلەفۆنێکمان بۆ کردبێ ئامادە بۆ لە چارەچەکانی ئێمە سوپاس یەکەم بەخێر بێت. داوا لە هونەرمەندی دێرینی شار بەڕێز هونەرمەندی ناودار کاک سەڵاح مەجیدەکەم کە فەرمی بۆ پێشکەشکردنی خەڵاتەکەی ئێمە بەڕێز کاک بابەکە دڕێی. برای بەڕێزم کاک سەڵاح مەجید چەپڵەیەک بۆ ئەو هونەرمەندە دێرینە. داوا لە کاک گۆرانەکەم وەکو کافترەیە کە تووری بێت بۆ وەرگرتنی خەڵا ئەو چەپکە گوڵەی کاک بابە کرد بە فەرمی. داوا لە بەڕێز هونەرمەندی خۆشەویست و دیار کاک محەممەد فەتاحەکەین بفەرمێ بۆ ئێرە بۆ وەرگرتنی خەڵاتێکی ئێمە کە شایەنێتی بەڕاستیەویش بە هەمان شێوە زۆر دڵسۆز بۆ ئێمە ئەم کات پێما بەویش تابلێکی ئێناوە پێشکەشەکە بە کافترەیە کە تووری زەدەشت. داوا لە کاک بەرزانی قارەی خەڵوزەکەم کە فەرمێ بۆ پێشکەشکردنی خەڵاتەکە بە کاک محەممەد فەتاح. خەڵاتێکی تایبەتمانەیە بۆ چایخانەی شەعب کە هەموو کات بە هەمان شێوەی کافتریاکەی خۆمان هەموو کات بەکارمانهێناوە لە سەعات سێوە مەتوێنێتە ئەو چایخانەیە ئیش و کاریان هەموو وازێناوە لە بەرخاتری ئێمە زۆر سوپاسیان دەکەم لە بەرخاتی شارەکە بێگومان. کاک عومەر لێرە ئەگە بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتەکە. داوا لە پێشمەرگەی دێرین پێشمەرگەی مەفرەزە سەرەتاییەتەکان هەواڵی بەڕێز تێکۆشار کاگارە سەرسپیەکەم کە فەرمێ بۆ پێشکەشکردنی و خەڵاتە.
بەڕێز کاک مەلایەسین چەپکە گوڵێکی پێشکەش بە کافتریای کەلتوری زەدەشت کردووە سوپاسیەکەین خۆی گوڵا بەڕاستی و زۆر خزمەتی وەکو باسم کە هونەرمەندانی کولتوری کردووە سوپاسیەکەم بەڕێز کاک بەرزانیە کاک گۆرانی شێتانە و چەپکە گوڵا لەسەر شانۆلی وەرگرن ئەتیادیە من حەزەکەم لەسەر شانۆکە پێشکەشتان بکە دیاریک تایبەتمان هەیە بۆ بەرنامەی کورسات مەگەزین کە بەڕاستی زۆرترین ڕۆماڵی کار و چالێکەکان ئێمەیان کردووە هەموو کاتێک ئەگەر نوێنەرێکیان بفەرمێت داوا لە بەڕێز کاک مەلاخایی دەکەم لە ڕێکخراوی فەلسەفە و فەرهەنگی زەردەشت پێشمەرگەی دێرین کاک مەلاخالید کە بەڕاستی ئێستاش خەباتەکە بۆ زیینوکردنەوەی نەژادی نەتەوە ئاینی نەتەوەکەمان با بفەرمێ بۆ پێشکەشکردنی ئەو خەڵاتە بە بەرنامەی کورسات مەگەزین خەڵاتی ڕێزێنانمان هەیە بۆ بەرنامەی ئەمڕۆ کەناڵی گەلی کوردستان کە بەڕاستی ئەوانش بە هەمان شێوە زۆر سوپاسیان دەکەین کە هەموو کات ڕۆماڵی کار و چالێکیەکان ئێمەیان کردووە با بفەرمون نوێنەرێکیان بۆ وەرگرتنی خەڵاتەکە داوا لە بەڕێز خات و ئاوات سامەدینەکەین لە ڕێکخناوی یەسنا بۆ فەلسەفە و بیری زەردەشتی کە بفەرمێ بۆ پێشکەشکردنی و خەڵاتە پانزە خەڵاتمان هەیە کە مەکتەبی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی بە سوپاسەوەی دابین کردوین دەستەکەین بە دابەشکردنی خەڵاتەکان بەس هیوادارم کەوا ئەو ناوانە بە هەندێک بە خێرایی بێنە سەر شانەوە بۆ وەرگرتنی خەڵاتەکان ئەم کەسانە ئەو ئوستاڤە ماندوو نەناسن کە لە سەرەتای دامەزرانی قاوەخانەی زەردەشتەوە بەخۆبەخش ئەو ستاڤی گروپەن کە کارەکەن دیارێک دوانێکیان لە خەڵاتەکەی خۆشیان خۆش بن ئەمڕۆ پێشکەشیان کرد بە هاوڕێکانی تریان سوپاسیان دەکەم ئەمە وێنەگر و کامێرەمان و مۆنتێر و مۆسیقیەکانن کە هەمیشە لەناو قاوەخانەکەی هەموو چوارشەمێک بێ بەرامبەر لەگەڵمانان برای بەڕێزم هاوبەش خەلیل کە ئیشی کاری دەنگمان بۆکە با بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتێک داوا لە بەڕێز کاک برای مەحمەد دەکەین هونەرمەندی خۆشەویست بەڕێوەبەری بەڕێوەبەری کەلەپور و فۆلکلۆری کورد چەپڵێ بۆ کاکە برایم و بۆ کاک هاوبەش کاک برایم هیوادارم چەند خەڵاتێکمان بۆ دابش بکات یەکێک لەوانە کاک هاوبەش کاک برایم عەبدوڵڵا بە لەگەڵ ئازەر نەبێ بچێت سەر شانۆ کاک گالان ئەو سێ کەسە کاک برایم کاک برایم عەبدوڵڵا گەر ئازێر نەبێ بچی بۆ وەرگرتنی خەڵاتەکە دوا بە دوای و کاک ئالان کەریم بە هەر بچێت بۆ وەرگرتنی خەڵات ئەو مایکەش بن بە کاک برایم مایکە هەواییەکە پێم وا بێت کاک برایم هەموو کاتێک ڕێنماییەکانی بۆ ئێمە جێی دەستخۆشیە ماچی هەواییەکەی بە نوێ سوپاستان دەکەم بە کاک ئالان کەریمیش با بچێت بۆ وەرگرتنی خەڵاتەکە و دوا بە دوایەوە کاک برایم گروپی دیزاینەری بەجانە کاک برایم
ڕێبای بۆ دەجێڕمەوە. کاک برایمی خۆشەویست ئەگەر ڕێنمایەکمان بکەی سوپاس دەکەین. ئەو مایکە ئەو مایکی هەواییەکە ئەمن لەو ئاستایانی ببورین ڕێنمایی هیچ کەسێکەوە ئێمە خزمەتکارین. سپاس بۆ هەموو لایەک بۆ ئامادەبوونتان و هەمووتان بەخێر بێن و پیرۆزبایی 3 ساڵ یادی من ناوێنێم وەزارەتی کەلتوری زەردەشت. بەڕاستی هەرواشە حکومەتێکە ئێستا لێکەوتووە و هیچی پێ نەماوە. ئەو بۆ 2 ساڵە چێ، بەڵام 3 ساڵە ئەم قاوەخانەیە لە وەزارەتێک زیاتر کاری کردووە. بەڕاستی جێی دەستخۆشیە لە هەردوو برای بەڕێزم کاکە بەرزانی قالێ خەلووز و کاکە جەزای ساز و هەموو ئەو ماندوو نەناسانە کە بەڕاستی کۆمەڵی هونەرمەندی میلی زۆر جوان نیانهێشتووە ڕەوتی هونەر لەم شارە بکەیەوە بەردەوامە. وەختێک ڕاستە ئێستا هەمومان بەڕاستی ئەم بارەگرانی کە حکومەت خسوێتە سەر شامان لە هەموو دنیا حکومەت باری گرانی میلەت هەڵەگرێ. بەس ئێمە مناڵ و خەڵکی فەقیر جادەکانە بن بەڕێوە لە باتی پۆلیس بزانن کە حکومەت نەماوە. لە هەموو دنیا حکومەت ئەو هەموو زەحمەت و باری گرانی میلەت دەخاتە سەر شانی خۆ. بەڵام ئێمە میلەتمان هەیە بەڕاستی میلەتین و باشترین میلەتین لە دنیا. سەلمانمان میلەتین و حکومەتی سەلماندی کە حکومەت نییە و حکومەتیشمان نییە. ئەگینا خەڵکی ئاسایی دەوری پیاوی یاسا و قانون نابینێ لە جادەکانە. وەختێ پۆلیس جادە بەجێڵێ خەڵکی ئاسایی جادەکان ڕێگەخا. بژی ئەو میلەتە کە ناهێڵێ بکەوێ خۆی ناهێڵێ بکەوێ. ئەگنا حکومەتەکە کەوتووە. دەستخۆشی لەم قاوەخانەیە، دەستخۆشی لەو کارە هونەرێ جوانە کە وەختێ هونەر نەما یعنی ژیان نامێنێت. مادام هونەر هەیە دەنگی هونەرمەندان هەیە گوێمان لە مۆسیقا و گۆرانیە ئینشەڵا ژیان بەردەوامە بێت تا ئەم شارەش شاری هەڵمەتی قوربانی و مەڵبەندی ڕۆشنبیریە پایتەختی ڕۆشنبیریە تا کورد سلێمانی هەبێ دڵنیا بن ناکەوێت. ئینشەڵا هەموو لایەکان سەرکەوتوو بن.